وەڵامی ڕخنە بە کوشتن دەدرێتەوە یان بە نووسین مام جەلال کامیانی دەکرد. لە سەرەتایی هەشتاکانی سەدەی ڕابردوو محەممەد موکری ڕۆمانێکی ڕخنە ئامێز لە شۆڕش دەنووسێت بە ناوی سەگوەڕ کە کتێبەکە بڵاو بووە. مام جەلال لە دەرەوەی وڵات دەبێت و پێشمەرگەکان دەیخوێننەوە و ڕەدەبن. کاتێک مام جەلال هاتەوە پێیان دەڵێت چی بووە، ئەوانیش دەڵێن ساگۆڕەت خوێندوتەوە، دەڵێت بەڵێ بەتەمان چی بوو. هونەرمەندێک ئەدیبێک لە چاخ بووین کتێبێکی نووسی بوو. کتێبەکەی نووسی بوو ناوی سەگوەڕ بوو. زۆرتریش قسەکان منی دەگرتەوە. دەیڵێ ئەوانەی سکراب و کۆنەکان و نازەمتی ئەوانێ ماشەڵا جیلی ئەو سەردەمەی شۆڕش هەمویان گەنجی بوو تازە هاتبن دەرۆن سکرابەکان هەر من بووم لەو کۆنەکانەوە. لەوێ من پێشمەرگە تووڕە بوون. دەهاتن دەچوون مشتومڕیان کۆمکردنەوە چییە چ باسە وتان سەگۆڕت خوێنێتەوە گوتم بەڵێ خوێندم. وتان ئێ باشە چۆن وا گوتم چی بووە؟ صاحبی سەگوەڕ چی لێکردون؟ تۆپی پێوە ناوە؟ دۆشکای تێگرتوون؟ بۆمبای بەسەردا دەمانەوە قسەی کردو جواب بدە. شتێکی نووسی ئەوش بنووسن. قسە بە قسە جواب دەدرێتەوە، نووسین بە نووسین جواب دەدرێتەوە. محەممەد موکری خۆی دەژێڕێتەوە و دەڵێت دوای ماوەیەک مام جەلال ناردی بە دوامدا. هاوڕێن و سەرەکانم وتیان مەچۆ، ئەمە تەڵێ و سزات دەدات. منیش وتم هەردەچم کە گەیشتم سرم سۆڕما. مام جەلال خۆی بەرەو پیرم هاتوو، زۆر بە گەرمی پێشوازی لێکردم و وتی دەزانیت بۆچی بانگم کردویت؟ وتم بۆ لێپرسینە و سزا. وتی نەخێر، بۆ ئەوەی سوپاست بکەم. بەهۆی ئەو کتێبەی تۆوە دوو کتێبم لەسەر وجودیت خوێندوتەوە. ئەگەر ئەو کتێبەی تۆ نەبووایە من ئەو دوو کتێبم نەدەخوێندەوە. دواتر پێیوتم تۆ ڕۆژی چەند نامە دەنووسیت؟ منیش وتم ئەگەر ڕێک بکەوێت مانگی نامەیەک دوان. ئەو وتی من ڕۆژی زیاتر لە 30 نامە دەنووسم بۆ کادیر و هەرێم و لایەنەکان. مانگانە چەند کتێب دەخوێنیتەوە؟ وتم ئەگەر دەستکەوێت کتێبێکیان دوان. ماموتی ئەمن مانگی لە 4 کتێب کەمتر ناخوێنمەوە. ڕۆژانە چەند ڕۆژنامە دەخوێنیتەوە؟ وتم ڕۆژنامە کواتابی خوێنمەوە. مام جەلالوتی ئەمن ڕۆژانە ڕۆژنامەکانی ڕۆژی پێشتری ئەمدی و ئەودی ئێران و عێراق دەخوێنمەوە و چەندین بابەتیش دەنووسم، هەم بۆ ئێزگە و هەمیش بۆ ڕێخستنەکانی ناوشار. محەممەد موکری دەڵێت دوای ئەوە کڵاشینکۆڤێک و 5,000 تمەنی دامێ و گەڕامەوە لای برادەران. وتیان سزای دایت؟ گوتم نەخێر، بگرە خەڵاتیشی کردم.